خۆشحاڵین کە ئەمڕۆ بەشدار بووین لەم مەراسیمە پێم وایە مامۆستا دکتۆر هومەر شێخ موس ئێستا شایەنی ئەم خەڵاتە و زۆر خەڵاتی تریشە پیاوێکی تێکۆشەر پیاوێکی سیاسی پیاوێکی دیپلۆماسی پیاوێکی بەڕێز و زۆریش خۆشحاڵ بووم کە دوای هەموو وتارەکان کاکڕابەر ئاماژەی بە دەورە گرنگەکەی هاوسەری کاکە هۆمەر کرد ئەگنێتەخان کە هاوشان لەگەڵی لەو هەموو ساڵانە لە خەبات و لە بەرگریکردن لە مافی کورد و کوردستان هاوشان بوون پێکەوە بوون بۆیە پێم وایە مەراسیمێکی جوان بوو ڕێزگیرە لە کەسێکی گەورە بەڵام ئێمە چاوەڕێین لە مامۆستا لە دکتۆر عومەر ئێستا ئەو علمەی کە هەیەی ئەو شارەزایی کە هەیەی ئەو ئەزمونەی کە هەی بووە ببێتە سوود بۆ ئێمە بۆ سیاسیەکانی ئەمڕۆ بۆ دیپلۆماتکارەکانی ئەمڕۆ بۆ پرۆفیسۆرەکانی ئەمڕۆ کە ئەتوانن سوود لە ئەزمموی وەربگرن و پرسیاری لێ بکەن ڕەئی وەربگرن ئەمڕۆ ڕۆژی ڕێز لێنانی بوو پرسەکەی نەبوو بۆیە کەسێکی بەڕێزە بۆیە ئەتوانین ئیستیفادەی لێ بکەین